وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵانە راپۆرتی تایبەتی خۆی بڵاو دەکاتەوە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە جیهاندا و راپۆرتی ئەم ساڵ مایەی گەشتبینی نەبووە. ئەم راپۆرتە دەری دەخات لە ساڵی 2022دا ڕەوشی مافەکانی مرۆڤ لە وڵاتان و ناوچەکانی جیهاندا پاشەکشەی کردووە. زۆر وڵات و هەرێم لە جیهاندا بە توانجدان و هەروەها نوکوڵیکردنیش وەڵامی ئەم راپۆرتە ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکایان داوەتەوە. ئامانج لەم راپۆرتە وانەدان و شەرمەزارکردن نییە، بەڵکو دابینکردنی سەرچاوەیەکە بۆ ئەوانەی لە سەرانسەری جیهاندا کار لە بواری پاراستنی شکۆی مرۆڤدا دەکەن و پشتیوانی لێ دەکەن. لە کاتێکدا بە زۆر شێوە کەوتۆتە ژێر مەترسیەوە هاوکات کە ئەم راپۆرتە بازە وڵاتانی جیهان دەکات ئاگاداریشنەوەی ئەمریکاش ڕوبەڕووی ژمارەیەک ئاڵنگاری بۆتەوە لە ڕووی مافەکانی مرۆڤەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕێکخراوە نێونەتەوەیەکانی داکۆچی لە مافەکان دەکەن ئاماژە دەکەن بە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا. بەڵام دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکومەتی هەرێمی کوردستانی عێراق ئەو راپۆرتانە وەک دەڵێ ئەو راپۆرتانە پشت بە چەند سەرچاوەیەکی نافەرمی و دەستگای میدیایی دەبەستێ کە هەڵوێستەکانیان سیاسین و خۆیان دژی ئەم دەسەڵاتن. ئاسۆ سەردی نووسەر و ڕۆژنامەوان میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. کاگا سۆز سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. با یەکەم پرسیار لە دۆسەی نوکوڵیکردن لەم راپۆرتانەوە دەست پێ بکەین. ئەو جۆرە کاردانەوەیە ئەو نوکوڵیکردنانە هیچ شتێک لەو ڕاستیانە دەگۆڕێکە لەو راپۆرتانەدا ئاماژەیان پێکراوە؟ زۆر بەداخەوە ینی نازانم نکۆڵی لە چیەکەن ئەگەر مەبەستیان لەوە بێ ئەم نکۆڵیکردنیان بۆ ناوخۆی کوردستان بێ خەڵکی کوردستان بە چاوی خۆیان پێشەلکاریەکانە بینن. ینی خۆ ئەگەر مەبەستیشان ئەوە بێ بە ڕووی دەرەوە بە حساب داکۆچی لە خۆیان بکەن بە پێچەوانەوە من پێم وایە بەم نکۆڵی لێکردنانە ئەوەنەی تربێنەکە ناشرینەکەن، چونکە ئەمە تەنها یەک لایەن نییە کە تۆماری پێشەلکاریەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە کوردستان و لە جیهانەکە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یەکێک دوان نین. هەر هەموو ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە بارودۆخی مافەکانی مرۆڤ و بە ئازادی ڕادەربڕینەوەن لە ناوچەکەی ئێمەیە هەمیشە لە راپۆرتەکانیانە ڕوبەرێکی تایبەتیان دەستنیشان کردووە بۆ هەرێمی کوردستان و ئەم راپۆرتانەی ئەوان لە ڕاستیە وەکو ئەو بەڕێزەی حکوومەت دەیڵێ تەنها پشت بە میدیاکان نابەستێ، بەڵکو نوێنەرەکانیان لەگەڵ کە سوکاری گیراوەکانە لەگەڵ کە سوکاری زوڵم لێکراوەکانە لە دادگاکانە ئامادەن. سەردەمی ئێستا سەردەمێک نییە کە ئەم جۆرە شتانە بشارێتەوە. یعنی ئەمە لە سەردەمی شۆڕشی زانیاری و پەیوەندیکردنە ئاژین ڕووداوێک لێرە لە یەک لەحزەیە ئەگاتە سەرتاسەری جیهان. لەبەرەوە ئەم نکۆڵیکردنانە بە تەسەوەری من تەنها و تەنها خۆیان گویان لە دەنگی خۆیانە بێ هیچ گوێگرێکی نییە نە لە کوردستان نە لە دەرەوەی کوردستان. کاگا سۆز وەکو جەنابیشی دەزانی یان ئێمە یەکەم جار نییە راپۆرتی لەم شێوەیە لەسەر هەرێمی کوردستانی عێراق و پێشێلکاریەکان لە هەرێمەکەدا بنووسرێ. هاوکاتی ئەم راپۆرتی وەزارەتی دەرەوە فۆرین پۆلیسیش راپۆرتێکی خۆی بڵاو کردەوە، راپۆرتێکی ڕۆژنامەوانی بوو. بەڵام ئەمەی ئەم ساڵ کە بینیمان کاردانەوەکان بە بەراورد لەگە ساڵانی پێشوە زۆر جیاواز بوون. ساڵانی پێشووتریش ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ، ئەمنستی ئینتەرناشناڵ، وەزارەتی دەرەوە و تەنانەت یەکێتی ئەوروپاش گلە و گازەندەی هەبووە لەو پێشێلکاریانی کە کراون. کاردانەوەکان بۆچی ئەم ساڵ بۆ ئاستە گەیشت کە تەنانەت ڕەگەزپەرستیەکیشی تیادا دەردەکەوت؟ بێگومان جێگەی سەرنجە. ینی من با بڵین پاساوێکی منطقی بۆ ئەم کاردانەوەیە نبینم، چونکە وەکو جەنابیشت باست کرد ئەمە یەکەم جار یەکەم شتانە ڕۆیە. بەڵام ڕەنگە ئەمە بگەڕێتەوە بۆ ئەو کابینەیە کە ئێستا حکوومەتی هەرێم بەڕێوە بە ئەم کابینەی ئێستا کە بە حساب لە سەرەتایە ناوی کابینەی چاکسازی لە خۆی نابوو بەو کاردانەوانەی بەرامبەر بە ئازادیەکان و مافەکانی مرۆڤ هەیبوو لە کوردستان ناتوانین نایبنێن کابینەی داپلۆسین، کابینەیە کە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەری ئازادیەکان بەرتەسکە کاتەوە ئەوە تا ڕۆژنامەنووسان ئەگیرێن بەبێ هیچ پاساوێکی یاسایی شەرعی دەستێوەردان لە کاری دەستگایەکرێ. گیراوەکان مافی بینینی پارێزەرەکانیان نییە، تەنانەت لە بواری کۆمەڵگەی مەدەنیە. ینی کۆمەڵێ ڕێنمایی تازە ڕۆژ بە ڕۆژ ڕێنمایی تازە بۆ ڕێکخراوەکان دارەکە و گوشاریان نەخاتە سەر و بواری کارکردنیان تەسکە کاتەوە. تەنان لەم ڕۆژانەی دواییە من گوێم لێ بووکە
حکومت داوا لە وڵاتانی ئەوروپاکە ئەڵێ ئەگەر هەرێکشێ لە ئێوە ڤیزەی دا بە کەسێک لە هەرێمی کوردستان بۆ نمونە لەوانەیە کە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارەکەن یا ڕۆژنامە نووسن پێویستە پێش وەختی ئەمە ئاگادار بکەنەوە، یعنی تەنانەت خەریکە سنوور بۆ سەفەر و هاتوچۆی چالاکوان و ڕۆژنامە نووسانیش دانێن. ئەمە هەمووی بەیەکەوە پێمانەڵێ کە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کابینەی سەرکوتکردنە زیاتر لە هەموو کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان. هیچ دەرفەتێک ماوە کە بتوانرێ ئەم ڕەوشە چارەسەر بکرێ؟ هیچ دەرفەتێک ماوە کە بتوانرێ مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا جێگیر بکرێ؟ کاک بەڵێن تۆ خۆ دەزانی طبیعەتی سیاست مەدارەکان و دەسەڵات بەدەستەکان ئەوەیە کە حەزەکەن بە ئارەزوی خۆیان هەموو شتێ بکەن و ئەمە تەنها بۆ کوردوانیە لە هەموو شوێنێکی دنیاە وایە ئەوەی کە ڕێگەیان لێگرێ سنووریان بۆ دانێ بۆ نمونە لە وڵاتی چوپلای ئێوە لە ئەمریکا کە ئێوە لەوێ دانیشتون ئەوەیە کە بۆیان ناکرێ ئەمە سیستەمێک هەیە لێپرسینەوە هەیە چاودێری هەیە دادگاکان سەر بەخۆن بۆ تەنانەت بۆ نمونە ئێستا لە ئیسرائیل بینیمان کە نەتەنیاهۆ هیچ دەستکاری لە سەڵاتی دادوەری کە سەرجەمی خەڵکی وڵاتەکە هاتنە سەرخەت بوو بە خۆپیشاندانێک بە بەبرجێکە نەتەنیاهۆ و ئیتیلاف حکوومیەکەی زۆری نیان هەیە لە پەرلەمانی ئیسرائیلە ناچاریان کرد کە دەست لەو بەناوی خۆی ڕێفۆرمانە هەڵگرێکە لە سیستەمی دادوەریە ئیکاوە هەڕەشە لە سەربەخۆی سیستەمی دادوەریەکە. مەبەستی من چییە؟ مەبەستم ئەوەیە کە من هیوایەکم بە سیاست مەدارەکان و دەسەڵاتدارەکان نییە، بەڵام هیوام بەوە هەیە کە بێگومان هەمیشە زەختی بەتایبەتی ناوخۆ و سووربوونی چالاکوانان و ئازادی خوازان لەسەر مافەکانیان و لە هەمان کاتیشا بێگومان پشتیوانیکردنی خەمخۆرانی ئازادی ڕادەربڕین و مافەکانی مرۆڤ لە سەرتاسەری دنیا لەم جوڵانەوە مەدەنیانەی کە داوای ئازادی و مافی مرۆڤەکەن ئەمەیە کە تەنها هیوایەکە بۆ ئەوەی کە لە داهاتووە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بنین بۆ ئەو پێشەکاریانەکەم ببنەوە. میکانیزمەکان چین کاگاسۆز بۆ ئەو هیوایی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی؟ ئەکرێ هەڵبژاردن بە یەکێ لەو میکانیزمانەدا بنرێ؟ بێگومان هەڵبژاردن یەکێکە لەو میکانیزمانە، بەڵام بەداخەوە ینی دەبەر ئەوەی کە لە کوردستانەوە تا ڕادێکی زۆر تەنان لە عێراقیشە ینی حیزب بەدەسەڵاتەکان بە جۆرێک دەستیان گرتووە بەسەر دام و دەستگاکانی تایبەت بە هەڵبژاردن و بە جۆرێک سوڵتەیان هەیە لە شار و شارشکەکانە کە سندوقەکان بە ئارەزوی خۆیان پڕەکەن کە کوێیان بێ ئەوە دەرەچێنن تۆزێک ئەمە ناومێدیی لە ناو خەڵکە دروست کردو بە تەسەوری من بەرامبەر بە هەڵبژاردن، بەڵام من قەناعەتم وایە بێگومان نابێت دەست لەوە هەڵگرین کە یەکێک لە ڕێگەکانی هەوڵدان بۆ گۆڕانکاری لە وڵاتەکانی ئێمە سندوقەکانی دەنگدانە. چ میکانیزمێکی تر بۆ نمونە ڕێکخراوە سڤیلیەکان دەتوانن چی بکەن لە کاتێکە ینی زۆرێک لە ڕووناکبیرانی باشووری کوردستان ئاماژە بەوە دەکەن کە حزب ڕۆچۆتە ناو هەموو جونگەکانەوە و تەنانەت لە ناو ڕێکخراوە سڤیلیەکانیشە. لێرە ئەرکی ئەو ڕێکخراوانە چییە؟ ببوورە دەنگن نەما دەنگتان نییە ببوورە ئەلەو. بەڵێ کاگاسۆز ئێستا گوێ لێمە کاگاسۆز گوێتان لە دەنگی منە ئێوە؟ بەڵێ گوێمان لێتە. ئەگەر گوێ لێمە من پرسیارەکەم سەبارەت بەوەیە ئایا ڕێکخراوە سڤیلیەکان دەتوانن چی بکەن لە کاتێکا وەکو زۆرێک لە ڕووناکبیران دەڵێن حەزب ڕۆچۆتە ناو تەواوی جونگەکان ئێوە نییە بەڕێز ئەگەر برادران لە کۆنتترۆڵ بەڵێ کاگاسۆز گوێت لێمە کاگاسۆز بەداخەوە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ نووسەر و ڕۆژنامەوان ئاسۆس هەردی پچڕا